هێڵا سەیر و سەمەرەکانی ناسکا. هێڵا سەیر و سەمەرەکانی ناسکا بە جیۆگلیفز ناسراوە. 800 هێڵی ڕاست و 300 شێوەی ئەندازیاریە لەگەڵ 7 دیزایانی ئاژەڵ و درەخت. مێژووی ئەم هێڵانە دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش ئێستا. بەوەی ئەم هێڵانەوە گومان دەکرێت خەڵکی ناسکا لە ڕێگەی ئەم هێڵانەوە ڕەزامەندی خوداوەندەکان بەدەست بهێنن بۆ بارینی باران. ئەم هێڵانە دەکەوێتە بیابانەکانی وڵاتی پیرۆوە. سەرباری گرنگە مێژوویەکەی گرنگی گەشتیاری بۆ وڵاتی پیرۆ دەستەبەر کردووە. ئەوەی بۆ تا هۆی سەرنجڕاکێشی ئەم هێڵانە ئەوەیە کە لە بەرزێکی زۆرەوە سەیری بکەیت وێنەکە دروست دەبێت. بەڵام پێش 2000 ساڵ چۆن توانراوە ئەم هێڵانە بەو شێوە ئەندازیاریە دروست بکرێت؟ ئایا ئەو گەلە خاوەنی چ جۆرە تەکنەلۆژیایەک بوون واتوانیویانە بەو شێوە ئەندازیاریە ئەو وێنانە بچێشن؟